پشتیوانیەکان بۆ سەرخستنی ئەنجومەنی پشتیوانی تەوتین لە هەڵبژاردن زیاتر دەبێت. گەورەیە ساناسێک هاتە دەنگ. زانیاری نوێ لەبارەی پرسی ئازادکردنی سەلاح الدین دەمیرتاژ ئاشکرا دەکرێت. هەڵبژاردن پەیوەندیەکانی عێراق لەگەڵ ئەمریکا و ئێران دادەڕێژێتەوە. شوان سابر یاساناسی دیاری کوردستان ڕایگەیاند دکتۆر ڕەعەد ڕەفعا بە تۆمارکردنی سکالا لە دادگای فیدراڵی و دارکردنی بڕیاری تەوتینکردنی موچە دەرگای قەڵایەکی موستەحیلی بۆ چارەسەرکردنی کێشەی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان کردەوە. وتیشی پێویستە لەلایەن موچەخۆران و خەڵکی هەرێمی کوردستان پشتیوانیەکی گەورەی دکتۆر ڕەعەد بکرێت بۆ ئەوەی بتوانێت لە پەرلەمانی عێراق بەرگری لە موچە و بودجەی خەڵکی هەرێمی کوردستان بکات و هەوڵ بۆ جێبەجێکردنی بڕیاری تەوتین بدات. هاوکات ڕۆژی 11 دەنگدانی گشتی لە تەواوی عێراق دەست پێ دەکات و چەندین کەسایەتی و چین و توێژ لە هەولێر پشتیوانی دکتۆر ڕەعەد ڕەفعا و ئەنجومەنی پشتیوانی تەوتین دەکەن. سەرچاوەیەک لەدەم پارتی ڕایگەیاند هیچ لەمپەرێک نەماوە بۆ ئازادکردنی سەلاح الدین دەمیرتاژ سیاسەتوانی زیندانی کراوی کورد لە تورکیا. وتیشی بەو پێی پاڵپشتیەکی زۆر هەیە بۆ ئازادکردنی دەمیرتاژ، هەر بۆیە هیچ بربەستێک نابیندرێت لە بەردەمەم هەنگاوە. سەرچاوەکە ئاماژەی بەوەش کردووە لە ناو پارتەکانی دەسەڵاتیشدا ویستی ئازادکردنی دەمیرتاژ زاڵە، چ بۆ ئەوەی دەربڕینی نیازپاکی بێت بۆ پرۆسەی یاشتی، چ بۆ ئەوەش کە پاش ئازادکردنی ڕۆڵی هەبێت لە بەرەو پێشبردنی پرۆسە یاشتی لە تورکیا. جێی باسا سەلاح الدین دەمیرتاژ هاوسەرۆکی پێشووی پارتی دیموکراتی گەلان لە ساڵی 2016ەوە بە تۆمەتی ئەندامبوون لە ڕێکخراوێکی تیرۆریستی و بڵاوکردنەوەی پروپاگەندەی تیرۆر دەستگیر کراوە. چاڕوان دەکرێت لێکەوتەکانی هەڵبژاردننی پەرلەمانی عێراق تەنها لە ناوخۆی عێراق و هەرێمی کوردستان سنووردار نەبێت و کاریگەری گەورە لەسەر داهاتووی پەیوەندیەکانی بەغدا لەگەڵ واشنگتۆن و تاران دروست بکات. ئەمڕۆ دەنگدانی تایبەت بۆ هەڵبژاردننی پەرلەمانی عێراق دەستی پێکردو بڕیارە 11 مانگەش دەنگدانی گشتی بەڕێوە بچێت. هەڵبژاردنێک کە چاودێرانی سیاسی لە ئێستاوە بە خاڵی وەرچەرخان لە هاوسەنگی هێزی ناوەخۆیی و هەرێمی لە عێراق ناوی دەبن. هەڵبژاردنەکان لە کاتێکدا بەڕێوە دەچن کە عێراق بەهۆی دابەزینی نرخی نەوت و بێکاری و خاوبوونەوەی خێرایی ئاوەدانکردنەوەی ژێرخانی یابووریەوە ڕوبەڕووی قەیرانی گەورە بۆتەوە. بەڵام جگە لە پرسە ناوخۆیەکان لەم هەفتەیە دواییدا کەش و هەوای سیاسی بەغدا زیاتر لە جاران لە ژێر کاریگەری هەڵوێستی توندی بەرپرسانی ئەمریکا بووە.